مەترسی بڵاوبوونەوە و توشبوون بە کۆرۆنا وای کرد پارێزگاری هەولێر پەنا بۆ لیژنەی فتوایەکێتی زانایان ببە. ئەمە لە پێناو جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و ڕێگرتن لە ئەگەری بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. هەر بۆیە وەک یەکێک لە ڕێکارە خۆپارێزیەکان بڕیاردرا تا 21 ئەم مانگە گێڕانی پرسە بە هەموو شێوەیە قەدەغە بکرێت. تا 21 ئادار هەموو مەراسیمێکی تازیە ڕادەگرین و ئەگەر پێویستی کرد ئینشاڵڵا پێویست دەکات ئەگەر پێویستی کرد ئەو ماوەیە درێژتریش دەکەینەوە. دیسان وەکو باس بکرد ئەمە تەنها بۆ پارێزگاریکردنە. وەک نەریتێکی کۆمەلگای کوردی پرسەگێڕان هۆکارێکە بۆ دڵدانەوەی خانەوادەی کەسی کۆچ کردو. بەڵام لە سەردەمی کۆرۆنادا پرسەگێڕان بۆ تا مەترسی بۆ سەر تەندروستی گشتی. ڕاگررتنی پرسە ناحەی دینی هیچ کاریگەری و تەسیرێکی نییە کە ڕاگررتنی شەعیرەیەکی دینی بیت یان هێمایەکی ئاینی بیت. ئەوەی کە پێویستە ئەو خێر و پاداشتانەی کە دەستنیشان کرایە و ئەوەی کە واجبە لە بۆ مردی بکرێ بریتە لە شوشتنی و کفنکردنی نوێژ لەسەرکردنی و دەفنکردنی لە گۆڕستان. حکوومەت پێشتر کۆمەڵێک ڕێوشوێنی گرتووە بەر تەندروستی هەولێریش دڵنیایی لەو ڕێکارانە دەدا کە لە پێناو بەرەنگاربوونەوەی مەترسی کۆرۆنا گیراوەتە بەر. تا ئێستا لە سنووری پارێزگای هەولێر 12 شوێن هەیە بۆ کەرەنتین. تاکو ئێستا گشت پرۆسێسی کەرەنتین بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە دەچێتن. دەتوانین بڵێن ئەو کەسانەی کە لە دەرەوە گەڕاونەتەوە هەر هەموویان کەرەنتین کراون. ژمارەکەش تا ئێستاکە گەیشتۆتە 1995 کەس هەر هەمویان بە شێوەیەکی ڕێکوپێک و لە یەکەم ڕۆژی بڕیاری لیژنەی باڵای کۆنتترۆلکردنی ڤایرۆسی کۆرۆنا و بڕیارەکە جێبەجێ کراوە و هەر هەمویان کەرەنتین کراون. زیاتر لە 1850 کەس تا ئێستا لە نێو 21 شوێنی کەرەنتینە لە هەرێمی کوردستان جێگیر کراون کە پێشتر لە وڵاتی ئێران لە ڕێگەی مەرزە نێودوڵەتەکانەوە گەڕاونەتەوە هەرێمی کوردستان و زیاتر لە 500 کەسیش بە ڕێگای قاچاق خاتوونەتەوە سنووری هەرێم و هیچ پشکنینێکی تەندروستیان بۆ ئەنجام نەدراوە. بەڵێسە شاوەی کوردستان 24 هەولێر.